پرزگری که مازن یا نکنترل کنه وان هرشین کجالی گروپن چکدارنج در ویا سایتینه انجام دان حتی نکه او ایرشکار نهاتینه دست سر کرن نهاتینه سزادانش بر ویا کی جی ایدی مطرسی هنه فرشین وصاد بردوام من از به مجارد گل برس لواء عبد الخالق طلعت شرازای سربازی و اولهی کودت گل مدابط از به حسب جناب لواء تو گل بخیر زور سپاس همون جاری که و باز ذکری همون جار باس مان کردو ولی بو او ایرشانی که انجام دادرید همون جاری ام زارش ایتر لێکۆڵینەوە تقریبا لە کاتێکی نزیک بەپێی ئەو پەیوەندیە تەلەفۆنیایی لە نێوان سەرۆک وەزیران و سەرۆک وەزیرانی عێراق باس کراوە لێکۆڵینەوە دەست پێ دەکەن بەڵام بۆ هێرشکاران هەتا ئێستا یەک جاریش باز نەکراوە چێن سەر بە چێن لە چ لایەنێکن. زۆر سپاس ئەو هێرشەی کە دوێنێ کرا سەر کۆرمۆر ینی شوێنی غازی کۆرمۆر هێرشێکی چاوەڕوانکراو بوو لەبەرەوەی دوێنێ بەیانی سعات یازدەی بەیانی کە چەند درۆنە هاتوونەتە سەر کێلگەی کۆرمۆر و ئاگادار کراونەتەوە کە هێرش دەکرێتە سەر ئەو کێلگەیە دەوری سعات یانزەی بەیانی ئاگادار کراونەتەوە لەو جیهاتی ئەمنی ئاگادار کراونەتەوە کە ئاگادار بن کۆرمۆر لێ دەدرێ و فعلا سعات یازدە و نیو بزەبت کۆگای خەزنکردنی غاز بتأكيد أو ما بستك يعني لو بابتها ما بس شتي لا دواويا أوش واضح ديارك بو هوي بصراني كهرباء لا زور بيش وين كان يعني تلا هولير تلا دهوك حتى لسليماني وهلبزة ولا هم زور شوين كهربائي أو غازة تموين دكاتن براوة كواتا أو داس جهت أو لهيش لو أنا كيف هاتين أقدر كده أقدر كلامنا توا كورمور أو هي زي ك پاراستنی کۆرمۆری لە ئەستۆیە ئەوانە ئاگادار کراونەتەوە کە هێرشێکی موشک یان هێرشێک دەکرێتە سەر مووقعی کۆرمۆر ئەوە بوو سعات یازدە و نیو ئەو هێرشە کرا و تێدا ئەنجام درا هەموو ئەو وڵاتەکان وا دەڵێن کە بە موشک هێرش کراوەتە سەر ئەو شوێنەی کە غازی تێدا خەزن دەکرێتن بۆ ئەوەی کە دوای ئەوە کێشە دروست بێ لە تمويني همو او شوێنانی کە ئەو غازە تەموین دەکات بە تایبەتی کارەبای هەرێمی کوردستان ئەوە دەبینن لە شارەکە ئەو شوێنەکانیش تحدید مەسەلەن سەتا هەفتە کارەبای دۆک ئێستا بڕاوە هەولێر بڕاوە هەندێک لە سلێمانی لە زۆر شوێن ئەو کارەبایە بۆتە هۆی بڕانی ئەو شوێنانە ئەوەش کاریگەری دەبێت لەسەر یەک لە خزمەتە گوزاریەکە گرنگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەو ماوە پێشکەشی بە خەڵکی کردووە کە لەو ماوەیە خەڵک هەستی بەوە کرد کە دوای چەندین ساڵ شەو و ڕۆژ لە کارەبای هەبێ ڕۆناک بێت بەڵام بەداخەوە جارێکتر ئەو کاریان دووبارە کردەوە و هەر لایەنێک بێ چ ئەو لایەنەی لە تۆ باسی ئەویان دەکەی کە دەرەوەی یاسان یان ئەو هێزانەی کە لە ژێر دەسەڵاتی حکوومەتی عێراقدانینە یان ئەو لایەنەی کە دەتوانن بڵێن هاوبەش و هاوکارن بۆ ئەنجام داوانی ئەو جۆرە تاوانە لەبەرەوەی تاوانە بە پێی یاسا تۆ ئەوە تاوانێکی گەورەیە دەرحەق بە خەڵکی دەکرێتن کە ببێتە هۆی بڕینی کارەبا. باش بابەتی هێرشکردنی ئەمجارە کە باسکراوە بە موشک بووە دیاریکردنی ئەو شوێنەی کە موشکی لێوە هاوێژراون بۆ ئەو شوێنەی کە بە ئامان گیراوە ئاسانە ئاسان نییە ئەویش دیاریکراوە هەموو جار بە تۆ باسی 15 جارەکە و نازم چەند جارەکە و ئەوەکان کراوە هەموو کات ئەو کاتەی کە من لە بەغدا بووم شوێنی درۆنەکە و ئەو کەسانی کە دەستیان لە ئەو تاوانە هەبووە دیاری کراوە و لیژنە پێکاتوە و لیژنە لێکۆڵینەوەکان هەموو ئەو زانیاریان دراوە بەو لیژنەی کە لە بەغدا دەهاتن زۆر جار خۆشم یەکم لەو لیژنانە بوون دوای ئەوەی هەموو شتەکان بە راپۆرت بەرز دەکرایەوە بۆ سەرروو لە حکوومەتی عێراق بەڵام بەداخەوە هیچ ئیجرعاتێک نەکراوە چەندین جار ڕاوێژکاری دەوڵەتی عێراق هاتۆتە ئێرە و خۆی لە لیژنەکەدا بووە بەڵام دوجار هیچ دەرەنجامێکی نەبووە بەداخەوە ئەو جارش دەزاندرێ ئەو شوێنەی کە موشکەکەی لە هاوێشتراوە لێ هاتووە شوێنەکە دیارە ئەوانەی لە لێکۆڵینەوەنە یان ئەوانەی دەچن ئەوانەی کە دەیانەوێت لێکۆڵینەوە یان لیژنەی لێکۆڵینەوە پێک بێنن دەتوانن ئەو زانیارە وەگرن کە ئەو شوێنەی کە موشکەکەی لە هاوێشتراوە ڕەوان کراوە شوێنەکە چێن دەرێەوە
و سعات سندیش ئەو شوێنە هاوشتراوە. بەڵام هەتا ئێستا لێکۆڵینەوەکان دەستیان پێ نەکردووە ئەو لێژنێ هاو بەشش کە باسکراوە پێک نەهێنراوە. ئەگەر پێکاندرا دەتواندرێ هەموو زانیاری تاوە بدرێت زانراوە زانراوە بەڵێ بەڵێ نزیکیان دوورە چۆن ینی نزیکە شوێنی هاوشت ئەو شوێنە دوایی کە لیژنە لێکۆڵینەوەکان دامەزرا دەتواندرێت زانیاریەکان بدرێ بەڵێ نزیکە و لەو شوێنەی لە کۆرمۆر زۆر نزیکە و ناوخۆیان دەرێ ناوخۆ دەرەوە نیە ناوخۆیە جووری مۆشەکەەکە ئەو جۆرە مۆشەکە تا ئێستا دیاری نەکراوە بزەبت تەنها باز لەوەکەوە کە بدایەت باز کرا کە درۆنە بەڵام دەرچوو دوایی موشەکە بەڵام دوێنێ کاتژمێر 11 بەیانی ئاگادارکرانەوە کە ئەو شوێنە لێ دەدرێ ئاگادار بن وریا بن بەڵام بەداخەوە هیچ ئیزراتێک نەکراوە ئێستاش ئەو مەبەستە تێ نەگەیشتم ئەو لایەنەی کە لایەنی سکوریتی ئەمنی کۆرمۆری ئاگادار کردووەتە لایەنی ناوخۆیان دەرەچین پێیان وتووە کاکە هێرش دەکرێتە سەر کۆ درۆن هاتۆتە سەر ئەمە بەوە زانیویان بەڵێ زانێت درۆن هاتۆ سەریان و گەڕاوەتەوە 2011 کاتژمێر 11 و هێرش کراوەتە سەر یعنی مەبەستی وشارکردنەوە ئەوە نەبوو تهدید بکرێن مەبەستیان ئەوە بوو کە تاوە معلومات هەیە ئاگادار بەڵێ ئاگادار هەموو جار زۆر جار ئەو کاتەی من لە بەغداژم ئەو جار ئاگادار دەکرانەوە کە هێرش دەکرێت بەڵام بەداخەوە هیچ ئیجرعاتێک نەکرا و ئەوە بۆ هۆی ئەوەی کە هەرچ لایەنێک دیسان دووبارەی دەکەمەوە چ ئەو لایەنەی کە باز دەکرێت دوورن لە یاسا یان لە خارج دەسەڵاتی سەربازی و ئەمنی عێراقدایە کە ناتوان بە شێوە ئیزراتیان دەکەن چ ئەوانەی هاوکاریشان لەبەرەوەی دەبی باز لەو بابەتەش کە خەڵکێک مەبەستی هاوکاری لەوە باز لەو بابەتە دەکەم خەڵکە کە دێ ماوەی هەفتێک بەر لە ئێستیان دەڕۆژ بەس لە ئێستا باز لەوە دەکا و تادیدی هەرێمی کوردستان دەکا دەڵێ ئەگەر وا بکەن ئێمە دەتوانین کارەبا ببڕین دەتوانین موچە ببڕین کە دەڵێ باز لەوە دەکا ناتوانە 120 میلیارەکە بنێرن مەبەستی ئەوەیە موچە بڕینە دوو گەورەترین کە خەڵکی کوردستان ئاواتی بووە یەکیان کارەبا بووە پرۆژێ ڕۆناکی بووە کە کەسیان ئەو بابەتانە چیان پێ هەڵنایە کە سوودەکەش لە بۆوانیشە مەسەرەن لە دهۆک و لە هەولێر خۆ بەس خەڵکی ئەو دەسەڵاتە یان دەسەڵاتی حکوومەتی هەرێم یان بڵێن هەتا بڵێن پارتیش لە وشارە نییە حەزاویتری لێە مەسیحی لێە یەزیدی لێە ئەنواشتی لێ هەموو حەزابەکانی لێ تۆ بەس بۆ مەرامەشی تایبەتی خۆت بێ تادید بکەی و دوای هەفتەیەک دەڕۆژ ئەو تادیدە جێبەجێ بکرێتن یعنی مەبەست ئەو تادیدە دەتوانرێت خۆت بەرپرسیار لەسەر ئەو قسەیە یعنی وەکو شارزایەکی سەربازی ئەوەی کە یەکێک تهدیدێکی وا دەکات دوای ئەگەر شتێک بکرێ سەر بەولایەن و کەسە حساب دەکرێت کە تهدیدەکە پێشتر ئەی چۆن تادیدی کرد بەسە چه ئاساسێک تادید دەکەیت دیاڵە بەرنمەیەک پێشتر مشفقەن ئەو بەرنامەدا ڕێژراوە اینجا دەی تادید دەکەیت کە تادیدت کرد مادەی یاسایی هەیە یعنی کارتێکە لە دەستە هەر کاتێک ویست ئەنجامی دەدەیت لەبەرەوەی گرتنەوەی غاز کە باسی لە دەکەن غاز دەگرینەوە بۆ ڕینی ئەوە بچی غاز بگریتەوە ئەبێ بەو ئەوەی کە کرا ئەمڕۆ دوێنێ شەو ئەنجامیاندا بەو شێوەیە غاز قەتع دەکرێتن لەسەر هەرێمی کوردستان و خەڵک تا بەیانی بە تاریکی دانیشێ لە شارەکانی دۆک و هەولێر و بەشێک نازم لەو فرانە شوێنانە ئەوە دەرەنجامەکەی دیارە و مادەی یاساییشی تایە بە پێی مادەی 430 و مادەی 431 تۆ شتێک تادید کە دوایە دەرەنجام بدرێتن ئەو وەختی بەو پێی ئەو مادەیە دەتوانێت داوای لەسەر تۆمار بکرێەوە ئیجرعاتی یاسایی بەرامبەر ئەو کەسانە تۆمار بکرێتن کە بەو شێوەیە تۆ تادید کردووە یعنی ئەو بابەتە تۆزە گرنگە ئەو تادید کردووە مشکلین تادید کردووە بەس دوای چەند ڕۆژێک ئەو تادیدە جێبەجێ دەکرێت غازەکە دەبڕێ و خەڵک بێکارەبا دەبێت و 120 میلیارەکەش دەڵێ ئەو وەختە کۆی ناکەینەوە موچە نادرێ کەواتە تۆ لە دووشت تادیدەکەی ئەو خەڵکە کە کەسی تووە کە بە زمانی تۆ بە ژیانی تۆ لەگەڵ تۆ دەژێتن تۆ لە بابەتێک لە بابەتەکان لە ڕووی پەرلەمان و لە ڕووی دەنجی انتخاباتەوە
فەشەلت تێناوە باش. تۆ پێویست ناکە پەنا ببیتە بەر ئەو بابەتانە بەبێ هینانی ناو هەست دەکەم ناوی تەوا کەس نێناوە، باس ئەوە خۆی دەبێ ئەو ئیجراتانە بینەرانیشەوە هەست پێ جەنابی سەرۆکی حکوومەت لە پەیامەکەی وێ باسی یاسا دەکە ئەڵێ ئەبێ بە پێی یاسا ئیجرات بکرێ ئێمەش بەڵام داوای یاسا دەکەین بە پێی یاسا ئیجرات بکرێ یعنی مەبەستم ئەوەیە نەموشەکی وامان لە ناو کوردستان هەیە ئیلە مەگەر یەکێک دەستی لەگەڵ لایەنێکی دەرەکی هەبێ گوڕۆپەیەکە چەکدارێکە ئەم مۆشەکانە بێنێ لە نزیک کۆرمور بەکاری بێنێ و نەشتی وە دروست کراوە لە کوردستان یعنی 100% دیسانەوە دەچینەوە سەر ئەو قسەیە دەستێکی ناوخۆی ئەو ناوچەیە مەبەستم ئەوەیە تو مەبەست ئەوەیە کە ئەو قسەیە بکەیت لەگەڵ لایەنێکی دەرەکی ئەم مۆشەکانە هاتوون لەوێش بەکار ئەوە دەبی خۆیان ئەوە کە پەنامان برد بە یاسا و یاسا ڕێچکەی خۆی گرت ئەو کەسانە بە پێی مادە یاسایی ئیجراعاتی پێویستیان لەگەڵ کرا ئەو وەختە ئەوان دەتوانن وەڵام دەنەوە تۆ تادید شت دەکەی تادیدێک دەکەی دوای تادید تو ئیجراعاتەکە جێبەجێ دەکرێت جێبەجێ کرا ئەگەر جێبەجێ نەکرا بە دەمان گوت ئەوە مەبەستێکی انتخاباتیە و یان تایبەت بابەتی جیاوازی هێرشەکەی ئەمجار خودی بە ئامانزگرتنی خەزانەی غازیش ئەوە گرینگە ئەو بابەتە میمە ئەم جیاوازە چ شتێک دەردەخات ئەوە دەردەخا بۆ مەبەستێکی ئەو تهدیدە بوو کە جێبەجێکرا من والێک دەدەمە وەکو شارەزایەکی سەربازی ئەمنی بەڵێ ئەوە مەبەست بووە ئەوەی کە دوێنێ ئەگەر ئاگادار بی هەندێک جموزۆڵی پێکهینانی حکوومەت هەبوو لە زۆر شوێن بە تاکید کە ئەو حرەکە کرا ئەو کە تادی دەشکرا هەردووچان گەشتنەیەک و ئەو دەرەنجامەی لێ کەوتەوە کە بەڕاستی جێگای داخە لە هەر بابەتێک لە هەر لایەنێک چ عێراقی چ لە کوردستان و لە هەرێمی کوردستان ئێمە ئەو داواکاری هەموو ملەتی کوردە دەست بۆ قوت و خزمەت گوزاری خەڵک مەبن دەست بۆ بڕی کارەبا و موچە مەبڕ دەست بۆ شتیت کە ببن چی دەکەن بەس بۆ ئەو دووشتە کە زەرەر لە خەڵک دەدا کە لە دوێنەوە خەڵک لە تاریکی ژیاوە وازح دیارە بەڵام خودی بە ئامانزگرتنی خەزانەکەش ڕەنگە تەسیری گەورەتری هەبێ بۆ نمونە شیانی ئەوەندەی هەبێت کە تاوی ناوچەکە تێک بدات چکە هەمووی ئیتر سوتەمەنیە مەبەستیان ئەوەش بووە کە هەمووشی تێک بدەن یان بەشێکی کەم یان هەتا هینانی هەدەفەکەش شتێک بە جەنابەت دەڵێم زیرەک بەکارهێن یەک کەس هیچ کەسێک لەناو ئەو کۆگایە زەرری گیانی نەبووە بە خۆشحاڵیەوە بە خۆشحاڵیەوە ئەوە الحەمدلله ئەوە زۆر گرنگە هەرچەنە لایەوان گرنگ نییە چەند کەس دەکوژیان چەند کەسەوە گرنگ نییە بەڵام لە ڕووی ئەمنی و لە ڕووی سەربازیە ئەو مەبەستەکە هیچ کەسێک هیچی لێ ناتوو حتا برینداریش نەبوونە دووش تەنها لەوەت نەداوە ئەو بۆستێنی لەو خەزانە داوە کە ڕۆژانە غاز دەگەینێتە کوردستان بە مەبەستی کارەبا بزەبت ئامانجەکەیە ئامانجەکەیە بۆیە من ئەگەر وەکو ئەوەش باز لەوەی دەکەم دیسان دەیگەڕێنمەوە سەر هەرچی بێتن دەگەڕێمەوە سەر ئەو تادیدەی کە کراوین دەڵێ دەتوانین کارەبا ببڕین کارەبا لە چ دەبڕی لەسەر خەڵکی باستین بەبەستی چ دەبڕی بابەتێکی دیکەژێ کە کەس بریندار نەبووە بە خۆشحاڵیەوە زرەری جانی نەبووە ئەوە بووە کە پێشتر زانیاری دراوە ئەوێ چۆڵ بکرێتەوە کێشیان نییە لەسەر ئەوە نەخێری نیە و پێشتریش هەموو ئەو مەسلەی کاک مەسلەی موشک مەسلەی دڕۆن ئەوە بابەتەکە زۆر لایەن تێدا دەستیان لەناو بابەتەکەدایە بۆ ئامانزگەیاندنی تادیدێکە کە پێشتر کراوە من لەسەر ئەو بابەتە مسڕم لەسەرەوەی تۆ کەشتێک تادید دەکەی دوای ماوەیەک جێبەجێی دەکەی کەواتە تۆ بەشێکی لەو موشەکەی کە هاوێشتراوە و بە ئاگاداری تۆش کراوە و تۆش ئاگاد لێ بۆیە دەبێ بە ڕاشکاوانە ئەو بابەتە باز بکرێ باشترین ڕێگاش کە جەنابی سەرۆکی حکوومەت باسی دەکا کە هەموو کات لەو بابەتانە ئێمە یاسا دەکەینە سەروەر بۆیە پێویستە یاسا بە پێی مادەی 430 مادەی 431 بابەتە بۆژێندرێت و ئیجراعاتی پێویست بەرامبەر ئەو کەسانە بکرێت کە تادیدمان دەکەن و تاییدەکەش جێبەجێ دەکەن چاوکانیەک سەرچاوەیەک بۆ کوردستان دووسەر ئەمەشی پشتڕاست کردەوە چکە توش باست کرد کە ئێمە دەزانی لەکوێ هاتی بە پێی زانیاریەکە سەرەتا لە دەستت بووە ئەڵێ لە گوندی بەشیر سەر بە پارێزگای کەرکووک ئەم مۆشەکانە ئاراستە کراون
ئەم شوێنەش هەم گوندەکە هەم ئەو ناوچەیە هەم حەشدی تورکمانی هەم حزب الله عێراقی گروپیان هەیە لەوێ بەڵێ پێشتریش ئەو بابەتە زۆربەی جار پشتڕاست دەکەی ئەم زانیاریە ئەم معلوماتە یان شوێنی تریشی هەیە ئەمە مادەم ئەو شوێنێکە ئەوەی باسی کرد بەشیر و لە نێوان ئەو دوو شوێنە شوێنشتریشەیە کە کەوتۆتە تەل شەریف بادام والێکرد تەل شەریف و تەل ئەشرەفیە شەریف و ئەشرەفیە ئەو دوو شوێنە لەوێوە ئەم موشەکانە ئاراستەی کۆرمۆر کراوە چەند موشک بوو بەپێی ئەو معلومات نازانم لەلات معلوماتی وا هەیە چەند موشک بوون بخۆی بزانە لێرە شەو خۆی دووشت زۆر گرنگە ئێستا باسیکە یەک شەو باس لەوەکە کە دوو درۆن ئاراستە کراون و درۆنی ینی بە موشک بۆم ڕێژکراو دوجار باز لەوەکرا نەخێر درۆن نەبووە ئەمە موشک بووە بەڵام دوێنێ سعات 11 بەیانی ئاگادارکراونەتەوە درۆن لەسەر بوو چاودێریکردن ئەم درۆنی ئەمەی بەڕۆژ لە ڕووی عسکەریەوە دوو بابەت یەک چاودێریکرد و یەکیش وەرگرتنی ئەحداسیاتی سەتی ئەو شوێنەیە لەبەر چ لە بەرەوەی شوێنەکە بە دەقیقی لە ناو ئەو هەموو کۆگایە من چیمەتە ناوی بە ئیشی خۆم وەختوێ لە بەغدا بووین تۆ بچی بزەبن لە خەزانەکە بدەیت کەواتە دەبێت لە ڕووی عسکەریەوە پێ دەڵێن ئەحداثیات صحیحە ئەداتیاتەکە لیداوە لەوێ ئەو درۆنانەی کە چاودێریان کردو ئەحداسیاتە صحیحە باس وەریان گرتووە ئەحداسیات وەرگرتووە ئەمە GPS-ێکیان لەوێ دانراوە یان هەودی وەرگرتنی خەریتەکە باس ئاسانە ئەوە لە ڕووی عسکەریەوە کە تۆ درۆن ڕەوان دەکەی و شوێنەکە تهدید دەکا ئاراستەکردنی موشەکەش دوایی ئاسان دەبێت بە ئاسانی ئەو شوێنی بتەوێ مەبەستە دیقەت لەو شوێنە دەکەی و دەتەقێتەوە لەو کۆگایە گەورە کە زۆر گەورەیە تەنها چووە لەو خەزانەی داوە ئەو خەزانە چی تایە کۆکراوەی غازەکانی تایە کە ڕۆژانە ئەو غازان ڕەوانی هەرێمی کوردستان دەکرێت کارەبا پێ بەرهەم دەێنرێ و دەدرێتە شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی دۆهۆک و هەولێر و ئەو شوێنانەی تریش وەکو لە سلێمانش بووە بزەم هەر ئیسفادە بەڵام ئەوان گویان نەدایتە هیچ شتێک میم نییە چێ کارەباینە میمەوەی ئاوەتەکان ئێستا بە ئەو معلوماتە پشتڕاستکەمەوە لە کەرکک بە تایبەت لە گوندەکانی بەشیر زیاتر ئەشرەفیە ناکەوێتە شەرەف شەریف شەریف ئەوە ناکەوتێتە سنووری پارێزگای کەرکک دەکەوێتە سنووری بەرازگای تکری سەلاحەدین بەڵێ کاکە بزەبت کەوتۆتە نزیک سەلمان بێک تقریبا چەند دوورە سەلمان بێک تقریبا چەند کیلومتر دوورە لەوێ هەتا کۆرمۆر خەوتون بە دقیق ناتوانێت ئەزانی مەبەستم زۆر دوور نییە مەبەستم ئەوەیە ئایا ئەو گڕۆپە چەکدارانەی کە هاوکاری گڕۆپێکی ناوخۆیان کردووە موشەکی ئەوەندە پێشکەوتوان پێ دڕونی ئەوەندە پێشکەوتوان پێ یان دیسانەوە دەبتە سێ لایەنێکی دەرەکیش هاوکاری ئەوان کردووە بۆ ئەم شتە بکرێت نا ئاسانترە ئەوە ئاسانە مەسافەکە زۆر کورتە زۆر درێژ نییە ئەو مەسافەیە ئەوە نییە بتوانانی ئیسیعانە بە خەڵکی دەرەوە بکەین هەل لە ناوخۆ دەتوانێت ئەوە جێبەجێ بکات هەر دوو موشک بووە یان زیاتر بووە مەسەڵەن بۆ تێکشکان بن سەرەتا باز لەوەکەن کە دوو درۆن شەو دوو درۆن بوو کاتووە وایکرۆوە بەس هەموو زانیارەکان ئەمڕۆ یەک موشک بووە موشەکێکی یەک تا دوو موشک بووە لە کۆگایەکەی داوە تەقیتەوە کەواتە هیچ ئاسارێکی لەو بابەتانە جارێ ئێستاوە پێشتر معلومات هەبوو ئاگادار کرابوون ئەوە دەتوان لەژنەی لێکۆڕینەوە لەو بابەتە دیارە ئێستا ئەوەی باز دەکەین هەموو وەکو شارەزایی یەکەمە لە لای جەنابتەوە پێشتریش کە لە بەغدا بوون لەگەڵ ئەو یانێ لێژنە ئەمنی و لێکۆڵینەوەکان بوو معلوماتان وەرگرتەوە بۆ ئێستا یانێ هەر شتێکە پێشتریش کراوە زنجیرێ ئێستا مەترسی هەیە شوێنی دیکەش بووم باران بکرێت بە هەموو کاتێک ئێستا ئەوەی بێوێ ئەوانەی بیانەوێ زەرت لە هەرێمی کوردستان لە ڕووی کارەباوە لە ڕووی شتەوە بدرێ هەموو کاتێک ئامادەن ئەو شێ بابەتانە ئیجرعاتکە نە وەکو پێشبینی نە وەکو معلومات چکە جارانی پێشتریش مەسەن بۆ نمونە کۆرمۆر بە ئامانز دەگیرا یەکسەر لە هەولێر لە نزیک دهۆک ئەوانش دیسانەوە یان ئەوەتە لە ڕێی درۆنی بۆم ڕێژکراو یان هەتا لە ڕێی موشەکیشەوە بە ئامانز دەگیر
ئێستا شتێکی وا هەیە بە پێی معلومات ئەوانەی کە ئەوە معلوماتێک نییە بەس لەو بابەتی ئێستایی سەروبەندی دروستکردنی حکوومەتوانە هەموو شتێک تۆ چاوەڕانکە ئەو مەسەرەن درۆنانەی کە پێشتر چوون چاودێری منتیقەیان کرد لە کورمور ئەم دووسێ شەوە لە هەولێر لە دووهۆک معلومات نەبووە لەوێش هاتوچیان کردنی چاودێریان هیچ معلوماتێک نیمە لەو بابەتی بەس ئەوەی هەیە دیسان دەیڵێمەوە پێشبینی هەیە ئەوش دڕۆن و موشەکانە تا ئێستا نەوەستاوە بڵێن وڵات ماوەی ساڵێکە 2 ساڵە نەخێر بەردەوام لە هەر ڕووداوێکی هاتنە پێشی حکوومەت ئەو دڕۆن و ئەو موشەکانە بەردەوام بووە یعنی نەوەستاوە ئەم جارە بابەتەکە هەم سەروبەندی دروستکردنی حکوومەتە هەم انتخابات خلاص بووە هەموو کاتێک کە ئەو بابەتانە بارودۆخی عێراق سیاسیەن گەرم دەبێ ئەو بابەتانش لەگە خۆیان گەرم دەکەن یعنی پێشبینی هەیە ڕەوش بەرەو خراپتریش بڕوا ئەگەر وابێ ئیشاڵڵا ئەوەی نبینین ئێمەش بە ئیمەتی هەموو لایەک ئیشاڵڵا ناکرێەوە ڕاستە تۆ دەنگ و کورسی و ئەوانە هەموو ئەو بابەتانش تاسیری خۆی هەیە لەو بابەتە کە تو خاوەنی هەرێمی کوردستان و حزبی خاوەنی 1000 ملیۆن دەنگ بێ عەفوەن ملیۆنێک دەنگ بێ دەتوانێت ئەو بابەتەشان دەبێت چاوەڕوانی ئەوە بکات پێشتریش هەتا حکوومەتیش هەم لایانی بەغداش ئاماژیان بەوە کردبوو کە ئێمە دەزانین چێن هێرشەکانی ئەنجامدەوە بەڵام ناوی کەس نەهێنرا بوو ئێمە من لە لژنەکە بووین بەناو بە شوێن بە مووقع بە ناویش کە چێ ئەوەکەی ڕەوان کردووە بەدەستی چێ هاتووە یعنی ناوە نەشانا هەموو شتێک بەناوەوە بۆیان چووە و بەڵام باز نەکرا خۆت دەتوانی باسکە ئێستا وەکو معلومات یان ئاساییە ناو باز ناکەم بەس من دەڵێم ناوەکان و کەسەکان و ئەوانەی کە لە مووقعەکە ئەو کاریان ئەنجامدا هەموو دیارە و هەمووش ڕەوان کرایەوە و چاوەڕوانی ئیجرائاتیش بووین بەڵام هەمووی دەچوو لەوێ مەلەفەکە بەجێ ئێستا دەیان مەلەفی ئێمە کە لەسەر ئەو بابەتانە لە لای لە جهەتی معنیە لە بەغدا سەرۆک وەزیرانە دەستگا ئەمنیەکانن دەستگا ئەمنی تایبەت بەو بابەتانەوەیە هەموو لە لایتیان هەوان لەگەڵ من لە لژنە بوون لێرە هەموو شتێکتەوە هیچ بەڵام نەتوانە و نەقودرەتیان نییە بتوانن ئەو بابەتە ئەنجامدەن ئەوەی ئەو جارە جیاوازە ئەبێ جیاوازی جیایکەینەوە بۆ جیایکەینەوە تادید لە لایەک هاتوو ئەڵێ واد لێ دەکەم و کردی کردیان ئەوجا ئەبێ ئەوە بە پێی یاسا مادەی 430 کە دەتوانین زراعەتی پێویست بەرامبەر ئەو کەسانە وەرگێت گەلێک سوپاس بەڕێستی عەبدولخالق تەڵعات شەڕەزای سەربەزی و ئەولەی توت گەلمەدەوی گەلە خۆشحاڵ بن سپاس گەلە بخێرەوە